بەڵێ دیارە دەست دەکەین بە تەوەرەکانمان و تەوەری یەکەمیش باس لە ڕەوشی سیاسی عێراق دەکەین بەداخەوە بەرەو ساڵی کۆتایڕن و تا ئەم ساتەش ڕەوشی سیاسی و ئەمنی عێراق تا ڕادێکی زۆر لەبار نییە لەم تەوەرزا باس دەکەین لەگەڵ کۆتایی هاتنی ساڵی 2021 ئەو هەنگاوانەی کە پێویستە بکرێن بۆ باشترکردنی ڕەوشی سیاسی عێراق و ڕەوشی ئەمنی عێراق بە تایبەتر لە دوای کشانەوەی بەشێکی زۆر لە هێزەکانی هاوپەیمانی لە عێراقدا پێویستە چ بکرێت میوانداری زۆر بەڕێز شەماڵ عەبدوڵڵا چاودێری سیاسیمان کردووە لە ستودیۆکانمان لە هەورێر لەگەڵمان ئامادەن کاک شەماڵ سڵاو دەبێ ئەم کاتت باش بێ دیارە لەگەڵ کشانەوەی هێزەکانی ئەمریکا کە بەشێکیان لە عێراقدا دەمێنن وەکو ڕاوێژکار ڕەوشی ئەمنی عێراق لە چه ئاستێکدا دەبینن؟ بەیانیتان باش دیارە ڕەوشی عێراق لە زروفێکی زۆر نالەباردایە بە ڕەنگە دوای کشانەوەی هێزەکانی ئەمریکا بە تەواوەتی ئەگەر هەر ئەوانە بمینێن بۆکو ڕاوێژکار کە ژمارەکەی لە 2500 کە زیاتر نابێ ڕەنگە ئەوە نەتوانێ شتێک بکات ئەوانە زیاتر ڕاوێژکارین کەواتە هەموو دەسەڵاتی عسکەری و دەبێ حکوومەتی عێراق پابند بێ پێوە و لە حاڵەتێکە کە ڕەنگە حکوومەتی عێراقیش نەتوانێ هەموو ئەو کاروبارانەی ئەسکەریانەی کە بەسەریەوەیەتی بە تایبەتی بوونی هێشتا بوونی داعش و ئەمە مەترسین ئەمە جگە لەنەوەی لە ناوخۆش ئەو کێشانەی هەندێک لایەنی سیاسی هەن کە هێزی چەکداریان هەیە ئەوانەش هەموون مەترسین بۆ سەر ئایندەی ڕەوشی سیاسی لە عێراقدا ئەمە واقعی ئێستای عێراقە بە کوردستانیشەوە تەبعاً کوردستانیشی لێ دەرناچێ کە ڕەوشەکە بۆ هیچ لایەک لەبار نییە و کێشەکان ڕەنگە ئاڵۆزتر ببێ بە تایبەتی پاشەوەی ئەمریکا بە تەواوەتی پاشەکشا لە عێراقدا دەکات بە دڵنیاییەوە ڕەوشەکە بەرەو خراپتر دەڕوات. باشە کاک شەماڵ پێشبینیەکە ئەم دەڕۆژە چی بگۆڕێت بۆ عێراق چی بەسەر ئەو ڕەوشە دابێنە ئێستا کە تۆ وەسفت کرد؟ ڕەوشی عێراق بە دڵنیاییەوە ڕەوشێکە بە حکومی ئەوەی کە وڵاتانی ناوچەکە وڵاتانی ئیقلیم وڵاتانی ناوچەکە بە شێوەیەکی گشتی و بەرژەوەندی جلهێزەکانیش لە ناو ئەو هاوکێشەیەدایە و وەزعی سیاسی هێزە سیاسیەکانیش لە عێراقا لەبار نییە شیعە لەگەڵ شیعە ناتەبان سونە لەگەڵ سونە کورد لە ناوخۆی بە هەمان شێوە کەواتە ئەوە جگە لەوەی ئەوانیش هەمویان بەیەکەوەش هیچیان لایەنە سیاسیەکان ئەوەندەی تەمەشا دەکەی هیچیان ئەوە نین کە بتوانن وەزعێکی سیاسی لەبار بگونجێنن لەسەر خاڵێکی هاوبەشی نیشتیمانی ڕێک بکەون بتوانن ئایندەی عێراق بەرەو ئارامی ببن. باشە کاک شەماڵ دیارە لە قسەکان تا باست کرد کە هێزەکانی عێراق و هاوکات تەواوی لایەنە سیاسیەکان لە عێراقدا لەگەڵ یەکا کۆگنین و ململانەی سیاسی هەیە ئەم ململانەیە سیاسیش لامان کاتا تا چەندە کاریگەری لەسەر بارودۆخی ئەمنی عێراق دەبێت؟ بەدڵنیاییەوە هەر کاتێک هێزە سیاسیەکان وەزعی هێزە سیاسیەکان لەگەڵ یەکە ناتەبا بن واتە وەزعی سیاسی ناوەخۆش ناتەبا دەبێ بەرەو خراپتریش دەڕوات و هەتا هێزە سیاسیەکانیش تەبا بن و ناکۆچیەکانیان پشتگوێ بخەن و فەرامۆشی بکەن بە دڵنیاییەوە وەزعی عێراق بەرەو باشتر دەڕوا بەڵام ئەوەی ئێستا تێبینی دەکرێت هیچ یەکێک لەو وەزع سیاسیانەی ئێستا هەیە لەبار نییە بۆ ئایندەیەکی گەشت کە بتوانین بڵێن دەتوانین لەسەر ئەو خاڵانە بەرەو ئایندەیەکی باش هەنگاو هەڵدەگرین لەبەرەوە هەتا ئێستا
نەتواندراوە ئەو متمانەیە دروست بکرێت لە نێوان هێزە سیاسیەکان. باشە کاک شەماڵ باس لە کشانەوەی هێزە شەڕکەرەکانی ئەمریکا دەکرێت ئەو هێزێک کە دەشمێنێتەوە نێرکەکەی گۆڕانکاری بەسەردە تەنها کۆڕاوێشکار لە عراقدا دەمێننەوانێ و زۆر کاتیش باسەوە دەکرێت ڕەنگە عراق وەکو ئەفغانستانی دەبێت هەرچەند زۆرێک لە لایەنە سیاسەکان سەرکردی لایەنە سیاسەکان بە سەرۆکوەزیرانی شۆ باستەواکە کە ڕەشی ئەفغانستان و عراق زۆر جیاوازی هەیە بەڵام کشانەوەی هێزانە چ کاریگەرێک لەسەر عراق دروست دەکات. تا ئەو ڕۆژەی ئەمریکا لە عێراق بوو ڕەنگە وڵاتانی دەوروبەر نەتوانن هەموو بەرژەوەندیەکانی خۆیان تێدا حساب بۆ بەرژەوەندیەکانی خۆیان بکەن بەڵام دوای بە تەواوی پاشەکشی ئەمریکا لە عێراقدا بە دڵنیاییەوە هەر لایەنێک لەو لایەنانە هەوڵی ئەوە دەدات بەرژەوەندیە تایبەتیەکانی خۆی لە عێراقا جێگیر بکات. ئەوە دەبینین وڵاتانی دەوروبەر هەر یەکەیان بە شێوەیەک هەر یەکەیان ئەجندایەکی تایبەتی هەیە بۆ ئایندەی عێراق و لە ناو خۆش هێزە سیاسیەکان ئەوە تا هیانە هەرەشە دەکەن لە ئەمریکا کە ئەگەر تا سەری ساڵ پاشەکشەنەکە لە بەرژەوەندیەکانیان دەدەن و ئەو هەموو شتانە ئامادەکاریەک من پێم وایە ئامادەکاریەک هەیە بۆ ئەو وەزعی کە لە دوای ڕۆیشتنی ئەمریکا دێتە پێش کە هەست بەوە ناکرێت کە لە بەرژەوەندی گەلانی عێراقدا بێت. باشە کاک شەماڵ ئەی ناکرێت با بڵێن بەم دیوەیە کشانەوەی هێزەکانی عێراق کاریگەری هەبێ لەسەر یەکخستنی هێزەکانی عێراق ناکرێت لە دوای کشانەوەی هێزەکانی عێراق ئەمە پلانێکی دیکە بێت جارێکی دیکە هێزەکانی عێراق یەک بگرنەوانێ و لە بەرەوەی پلانی ئەمنی هەبێت و زیاتر بتوانن پارێزگاری لە خاکی عێراق بکەن و لە شەڕی داعشیش بەدوور بن. من ئەوەندەی تێبینی دەکەم نەخێر پاش کشانەوەی ئەمریکا هێزە عێراقیەکان هیچ بەرنمەیەکی تەواو ڕێکوپێک و جێ متمانەیان نییە کە بتواندرێت دوای کشانەوەی ئەمریکا ئەو بەرنامەی خۆیان جێبەجێکەن لەسەر بەرنمەیەکی نیشتیمانی کە بتواندرێت بەرژەوەندی هەموو لایەنەکان تیادا پارێزراو بێت. بەڵکو هەر یەکەیان لەسەر ئەوە کار دەکات کە بەرژەوەندیە تایبەتیەکانی خۆی تەنانەت بەرژەوەندی حزبیەکانیشی تیادا پارێزگاری لێ بکاتن. لەبەرەوە من نایبینم کە وەزعەکە لە باربی پاش ڕۆیشتنی ئەمریکا بەڵکو بەرەو خراپتر دەڕوا و ئەگەرچی ڕنگ مەرجیش نییە ئەوەی کە پێیان وایە دوای ڕۆیشتنی ئەمریکا عێراقیەکان بتوانن دیارە دەنگی کاک شەماڵ کێشەیەکی تێدا لە چارەسەرکردنی حتمما درێژە بە گفتوگۆکانمان دێن باستیەوەمان کرد کە دۆخی عێراق بەرەو کوێ دەڕوات لە پاش ئەوەی کە هەڵبژاردن کرا و باس لەوە شەکرێت کە هێزە شەڕکەرەکانی عێراق دەگەڕێنەوانێ کاک شەماڵ دەگەڕێنەوە لای تۆ دەمەوێت درێژە بە گفتوگۆکانمان بدەین. باس لە ئەوە دەکرێت کە هەڵبژاردننی پێشوەخدۆک و چارەسەرێک بۆم دۆخەیە سەی عێراق هاتە پێش لەسەر داوای هاوڵاتیان لەسەر داوای بەشێک لە لایەنە سیاسەکانە هەڵبژار نەکرا بەڵام ئاگادارین هەڵبژاردنەکە کرا ئەنجامەکانی تا ئێستا ئەنجامەکان ڕانەگەڕنەوە بەڵام دەبینین ئەو گرژیە و ناکۆکیانی کە هەیە زیاتر بۆ نەک ئەوەی کە بێتە چارەسەر. پێت وایە ئەم دۆخە بەکوێ دەگات ئەم هەڵبژارنە دەبێتە ڕێگە چارەسەر پێکەنانی حکوومەتی نوێی عێراق دەبێتە چارەسەر بۆم دۆخە؟ هەڵبژاردننی پێشوەختەی عێراق لە دەستیان بە
ئەو خۆپیشاندانانەی کە شارەکانی جنوبی عێراقی گرتەوە و ناوەڕاست و جنوبی عێراقی گرتەوە بەرنامەی سیاسی لە پشتەوە هەبوو دەریش کەوت کە وەزعەکە ئەو جارە بە شێوەیەکی تر بووە بە شێوەیەک گۆڕاوە هەندێک لایەن کە بەرژەوەندیان لەوەدا بوو ئەو قۆچتەوە وەتوانیان هێز بکەن ئەم جارە تەمەشا دەکەین دوای نەکانیش هەتا تا ئێستا پەسەند نەکراوە تا ئێستا لایەنە سیاسیەکان ڕەزامەند نین لەسەر دەرەنجامەکان ئەو هەموو واقعانەی هەستی پێ دەکەین ڕەنگە جارێکی تر خۆپیشاندان بکرێت بەلای ئەو لایەنانەی تر کە بەرژەوەندیان لە بڵێن لە هەڵبژاردنەکاندا نەبووە واتە یان کورسی کەمیان هێناوە لە هەڵبژاردنەکان ئەو هاوکێشەیە بەردەوام دەبێ ئەو لایەنێکی کاک شەماڵ دەتوانین ناتوانین بەم شێوازە خوێنەوە بکەن ئەم هەڵبژاردنەی کە کرا لە جیات ئەوەی کە دۆخەکە هێور بکاتەوە دۆخەکەی زیاتر شڵەقاندەوە بەم شێوازە ناتوانین وەسفی بکەین سەرباری و گرفتانەی کە لە ڕابردووە هەبوو ئێستا گرفتیەوە شێکە بەشێک لە لایەنە سیاسەکان بە ئەنجامەکان ڕازی نین ڕەتیەکەنەوە و گرفتی لە نێو لایەنە سیاسەکانیش دروست کردەوە گرفتێکی گەورە هەیە لە نێوان لایەنە سیاسیەکان ئەو لایەنانەی بۆ نمونە لایەنی با بڵێن مقتەدا سەدر و ئەوانە دەرەنجامەکانیان پێ باشە بەڵام لایەنی تر زۆریان پێ خراپە لەبەر ئەوە تەمەشا دەکەین هاوکێشەکان بەو شکلەیە هەر کاتێک بەرژەوەندی سیاسی لایەنێک لە بەرژەوەندی بوێ دەرەنجامەکەی پێ باشە و پەسەندی دەکا لایەنەکەی تر بەرامبەر بەو پەسەندی ناکات و دژی دەوەستێتەوە کەواتە وەزع سیاسیەکە هیچی لەبار نییە بۆ دروستکردنی حکوومەتێکی نوێ دەست بەکاربوونی پەرلەمانێکی نوێ لە عێراقدا باشە کاک شەماڵەر وەکو ئاماژەی پێدەدەن و بارودۆخەکە دەبینرێت کە لایەنە سیاسیەکان بۆ مەرامە سیاسیەکانی خۆیان و بە تایبەتر لە ناو عێراقدا یەکدەنگ نین و هاوکات کۆمەڵێک کۆبوونەوە کراوە بۆ پێگەرانی نوێی حکومت بۆی بیرڕاکان لە یەکدیکە نزیک بنەوانێ و هەوڵ بن هەنگاومێن بۆ پێگەنانی حکومت لەم نێوەندەشدا لایەنە سیاسیەکانی کورد دەست پێشخەریان کردو و هەوڵی یەخستنەوەی نێوماڵی عێراق دەدەن ئەم هەنگاوانە تا چەندە گەشتبینانەیە تا چەندە دەکرێت کاریگەری لەسەر پێگەنانی نوێی حکومت هەبێت لایەنە سیاسیەکانی کورد بە هەمان شێوەی لایەنە سیاسیەکانی عێراقا بیر لە وەزعەکە دەکەنەوە تەمەشا دەکەی کورد هەر لە سەرەتای بڵێن کە دەرەنجامەکان هەر لە زوو ڕاگەیەندرا تەمەشا دەکەین پارتی دیموکراتی کوردستان هەر زوو چووە بەغدا و دوای ئەوە یەکێتی نیشتمانی کوردستانیش چووە بەغدا و هەر یەکەیان بۆ دیارە بۆ ئەوەی بزانن وەزع سیاسیەکان چۆنە و پێی بەرژەوەندیەکانی خۆیان تەعامل لەگەڵ وەزعی سیاسی نوێی عێراقا بکەن ئەمە سەرەتای من پێم بداخەوە من بە سەرەتایەکی باشم نەبینی و هیوادارم بەو دەبێ هەوڵ بدرێ ئێمە ناکرێ لە کوردستان ناتەبابین بەڵام لە عێراقا تەبابین دەبێ هەموو ئەو شتانە پێکەوە بەستراون لە عێراقا ئەگەر لە کوردستان تەبابووین بە دڵنیاییەوە لە عێراقیشا تەبا دەبین بەڵام ئەگەر بڵێن لە کوردستان بەو شکلە بین و لە عێراقا تەبابین بگەنە دەرەنجامێکی باش بۆ ئەوەی بە یەک بەرنامەی سیاسی بەشداری بکەن لە ئایندەی حکوومەتی عێراقدا
بەڵێ زۆر سپاس بۆ شەماڵ عەبدوڵڵا چاودێری سیاسی کە ڕاستەوخۆ جەنابیان لە هەولێرەوە میوانی بەرنامەی بەیانی کورسات نیوز بوون. سپاس بۆ زانیاریەکانت. سپاس.